سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ دەست بەسەرکرانی 5 هاوڵاتی لە شاری سنا گیان لە دەستان و برینداربوونی 5 کرێکار لە کوردستان و ئێران لە سێدارەدانی 5 بەندکراو لە زیندانەکانی ڕژیم ئازادی هاوڵاتیکی خەڵکی شاری سنە پاش تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی و کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکاران و خانشینکراوانی سەنعەتی نەوت لە ئەهواز. ئاگرگرتنی چیای ئاربابا لە بانە بەپێی ئەو وێنانەی بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون، چیای ئاربابا سەر بە شاری بانە بە هۆکارێکی نادیار ئاگری گرتووە و ژینگە پارێزان لە هەوڵی کوژاندنەوەی ئاگرەکەدان. بەپێی ئەو وێنانەی گەیشتون بەدەستمان بەهۆی ئاگرگرتنی ئەو چیایە زیانێکی زۆر بە سروشتی ناوچەکە گەیشتووە و مەترسی گەیشتنی ئاگرەکە بە ناوچەکانی نیشتەجێبوونی هاوڵاتیان لە ئارادایە. بەپێی راپۆرتەکان سەرەڕای نەبوونی ئیمکاناتی تایبەت بە ئاگرکوژاندنەوە، ژینگە پارێزان و خەڵکی خۆبەخش لە سەرەتاوە لە هەوڵی کوژاندنەوەی ئاگرەکەدان، بەڵام بەهۆی هاتنی باو هەروەها سەختی ناوچەکە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە ئاگرەکە کۆنتڕۆڵ نەکراوە. شایانی باسە ڕژیمی کۆماری ئیسلامی تەنانەت تیمێکی فریاگوزاری خێرای ڕەوانەی ئەو ناوچەیە نەکردووە و دۆخی تەندروستی ژینگە پارێزان لە مەترسیدایە. دەست بەسەرکرانی 5 هاوڵاتی لە شاری سنە ڕۆژی سێشەممە 8 ڕەزبەری 1404 هەتاوی 5 هاوڵاتی خەڵکی شاری سنە لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتی ئەو شارەوە دەست بەسەر و ڕەوانەیە گرتوخانەکانی ئەو ناوەندە کران. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ناسناوی 4 هاوڵاتی دەست بەسەرکراو بریتیە لە درەخشان ڕەحیمی، یاسین ڕەحیمی، ڕزگار ڕەحیمی و عەدنان ڕەزایی و تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ناسناوی هاوڵاتیکی دیکەی دەست بەسەرکراو زانیاریەک لە بەردەستانیە. شایانی باسە ئەم 5 هاوڵاتیە لەلایەن ناوەندە ئەمنیەکانی شاری سنەوە بەبێ بەڵگەی قەزایی بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی ڕژیمی ئیسرائیل و هاوکاری لەگەڵ کۆمەڵە بە توندوتیژیەوە دەست بەسەرکراون و سەرەڕای بەدواداچوونەوەی بنەماڵەکانیان لەسەر شوێنی ڕاگرتن و دۆخی تەندروستیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو 5 هاوڵاتیە زانیاریەک لە بەردەستانیە. گیان لە دەستان و برینداربوونی 5 کرێکار لە کوردستان و ئێران لە ڕۆژانی ڕابردوودا 5 کرێکار لە شارەکانی کرماشان، سەقز و ئەراک بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار تووشی ڕووداو بوون و 2 کرێکار گیانیان لە دەستا. بەپێی راپۆرتەکان کرێکارێکی بیناسازی لە شاری سەقز بە ناوی جەواد ئیبراهیمی لە شارۆچکەی فەرهەنگیانی ئەو شارە بەهۆی نەبوونی ئیمنی شوێن و کار و کەوتنە خوارەوەی لە بەرزاییەوە گیانی لەدەستا. هاوکات کرێکارێکی دیکە لە شاری کرماشان بە هەمان شێواز و بەهۆی کەوتنە خوارەوە لە بەرزاییەوە گیانی لەدەستا. هەروەها 3 کرێکاری دیکەی بیناسازی خەڵکی شاری ئەراک بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە ئیمنی شوێنی کاری کرێکاران تووشی ڕووداوی کار بوون و بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کران. لە سێدارەدانی 5 بەندکراو لە زیندانەکانی ڕژیم لە ڕۆژانی ڕابردوودا 5 بەندکراو بە تۆمەتەکانی کوشتنی بە ئەنقەست پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە کوردستان و ئێران ئیعدام کران. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، 4 هاوڵاتی بەناوەکانی محمود قەیتەرانی تەمەن 6 ساڵ و خەڵکی شاری مەریوان، حامد بەدری ئابادی، کوورش سەعادەتی تەمەن 26 ساڵ و جیهان هوشمەند تەمەن 36 ساڵ بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست لە زیندانەکانی سنا، مەلایر، کاشان و سپیداری ئەهواز ئیعدام کران. هەروەها بەندکراوێکی دیکە بە ناوی عەزیز قوربانی تەمەن 30 ساڵ بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانی بەم لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە لە سێدارەدرا. ئازادی هاوڵاتیکی خەڵکی شاری سنا پاش تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی
ڕۆژی سێشەممە 8 ڕەزبەر قانە خاتری باندکراوی سیاسی خەڵکی شاری سنە پاش تێپەڕاندنی 85 ڕۆژ لە سەرجەم ماوەی بەندکرانەکەی لە زیندانی ناوەندی سنە ئازاد کرا. ناوبراو ڕێکەوتی هەژدەی ڕێبەندانی 1403 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی شاری سنەوە دەست بەسەر و پاش 15 ڕۆژ ئەشکەنجە و لێپرسینەوە بە دانانی بارمتەی 500 ملیۆنی تا کاتی بەڕێوەچوونی دادگای ڕژیم لەسەر ئەو تاوانانەی کە خراوەتە پاڵی بە شێوازێکی کاتی ئازاد کرا. پاشان ئەو هاوڵاتیە لەلایەن دادگای ئینقلابی شاری سنەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم حکمی 8 مانگ بەندکرانی بەسەردا سەپێنرا و ڕۆژی دووشەممە 16 پوشپەڕی ئەمساڵ بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی بۆ زیندانی ناوەندی شاری سنە ڕاگوێزرا. بانگهێشت و لێپرسینەوە لە هاوڵاتیکی خەڵکی شاری بۆکان. ڕۆژی دووشەممە 7 ڕەزبەر هاوڵاتیکی خەڵکی شاری بۆکان لەلایەن ئیدارەی ئەماکنی ئەو شارەوە بانگهێشت و پاش چەند کاتژمێر لێپرسینەوە ئازاد کرا. بەپێی راپۆرتەکان ئەم هاوڵاتیە بەناسناوی ئەیوب ڕەحمانی پاش بانگهێشتی بۆ ئیدارەی ئەماکنی ئەو شارە هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی مۆبایل و کەلەوپەلە تاکە کەسیەکانیان زەوت و ناوبراویان ناچار بەدانانی پۆستێک بە مەبەستی دژایەتی بزوتنەوەی ئازادی خوازی لە کوردستان کرد. شایانی باسە لە مانگانی ڕابردوودا بەدەیان ڕووداوی هاوشێوە لە شارە جیاوازەکانی کوردستان ڕوویداوە و هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە بنپێکردنی سەرەتاییترین مافەکانی شارومەندان هەوڵی بەلاڕێدا بردننی بزوتنەوەی ئازادی خوازی لە کوردستان ئەدەن و لە هەوڵی ڕێگریکردن لە دیسان دەستپێکردنەوەی ناڕزایەتیەکان و ڕاپەڕینی خەڵکی ئازادی خوازدان. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکاران و خانشینکراوانی سەنعەتی نەوت لە ئەهواز. ڕۆژی سێشەممە 8 ڕەزبەر کۆمەڵێک لە کرێکاران و خانشینکراوانی سەنعەتی نەوت لە شاری ئەهواز دژ بەوە دینەهاتنی داخوازیەکانیان کۆبوونەوە و ناڕزایەتیان دەربڕی. بەشداربووانی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان دۆخی ژیانیان لە خراپیدایە و خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئەمنیەتی پیشەیی، سربەخۆیی سندوقی خانشینکراوانی شێرکەتی نەوت، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان و هەروەها بایەقدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانی کرێکاران و خانشینکراوان بوون. دوایین هەواڵمان سەبارەتە بە کۆبوونەوەی کرێکارانی شێرکەتی نەوت و گازی گەشتساران. ڕۆژی سێشەممە 8 ڕەزبەری 1404 هەتاوی کۆمەڵێک لە کرێکارانی شێرکەتی نەوت و گازی گەشتساران دژ بە بایەخنەدانی ڕژیم بە داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی بە وتنەوەی دروشم و هەڵکردنی پلاکات، خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار، ئەمنیەتی پیشەیی و ئیمکاناتی ڕفاهی، وەرگرتنی هێزی کاری نوێ، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان و هەروەها وەدیهاتنی داخوازی دواخراوەکانیان بوون. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و ئاسوودە بن.